الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إيمان داراني برز وخوشويست، داوم لذاتي باهي پروردگار، لم رجا مباركي جمعو، لم رجاني رمضان بركة مهرباني بسرمانا داب بارينيو بمان كيري لو عبداني كخوي ليان رازية أمرو لخزمتانا أما باسي كم كأمرو زور كالدورات وخلي زور قورة أكريته لأسيهم وجهانا بوي خلقي فير بكريت كچون هالسوكوت بكن، چون تصرف بكن، چون لقل يكتريا بجين، چون لقل خويانا بجين. أما ناوي لين راو أمرو أتكيت، ناوي لين راو مورال زور هول أدريت ديان وصدان خل بكريته كخلق چون ميوان داري خلقات، چون استقبالي خلقكات، چون لمالكي خويا خلق رأي أكات، كارگوزارك چون لدائركي خويا خلق بري أكات. همو أمانة لجير ناوي أتكيتا كوبوتو كأجر كورتي كينو تعريفي أتكيت بريتيا لوي كإنسان شون رز لخوي أجري رزي ذاتي خوي وشون تعامل لقل دورو برياك لم دوشيا كورتا بيتو. أماش أجر هركسيك الفوبيك إسلامي خاندبه أزاني إسلام هر هموي بريتيا لوي كإنسان شون تصرفك لقل خويا لقل خويا لقل دورو بريا. هر کسێک من ئێمە سەرەتایەترین دیراسە بکە لەسەر ئیسلام ئەزانێت کە چۆن سڵاو لە خەڵک کات، چۆن قسە لەگەڵ خەڵک کە ئەو لەهجەیی بەکاری هێنێت چ جۆرێک بێ، چۆن سەردانی خەڵک کە، چۆن میوانداری کە، چۆن دەموچاوێکی گەش و جوانی هەبێ لەگەڵ دەوروبەرە. هەموو ئەمانە لەژێر ناوی لەباقەتە یان با بڵێن لەژێر ناوی ئەتەکیەتە کۆ ئەبێتەوە. لە ئاینی پیرۆزی ئیسلامە بابەتی ئەتەکیەت زۆر گرنگی پێدراوە. دڵی ئینسانی موسڵمان لێو ئێمە دەستمان پێ کردووە. نەهاتوین تەنها کۆمەڵەشتی زاهری بخوێنەوە، ناوەڵڵا لە دڵەوە ئەبینی دڵی ئینسانی موسڵمان ئەبێ دڵێک بێ ڕقی تیان نەبێ بەرامبەر بە کەس، خۆشەویستیەکانی پلەبەند کرابێ لە ناو دڵیە، خۆشەویستی خوا یەکەمین پلەی هەبێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووهەمین پلە، اینجا پیاو چاکان و عولەما و ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پلەیەتر تایەتە سەر ئەوەی دایک و باوکی چۆن خۆش بێ، خێزان و هاوسەری چۆن خۆش بێ، عامەتی خەڵکی چۆن خۆش بێ، حتا یەتە سەر ئەوەی کافر بە کافرەتی خۆی ئایا ئینسانی موسڵمان ڕقی لە ذاتی خۆیەتی یا ڕقی لە کردەوەکانێتی. زانایانە فەرموون کەسی ئیماندار ڕقی لە ذاتی هیچ مرۆڤێک نابێتەوە، چونکە ئەزانێ مرۆڤەکان مەخلوقاتی خوان و هەمووشیان خوا ڕێزی لێناون، ئیکرامی بۆ هەموو بەنی ئادەم کردەوە بێ جیاوازی، بەڵکو ئەوە هەندێک صفاتە کە ئینسانی موسڵمان ڕقی لێ ئەبێتەوە. هەر بە نمونە ئینسان چاکەکاری لەگەڵ دایک و باوکە کە لە ئیسلامە مەفروضە بیکە، ئەگەر دایک و باوکی کافر بن، بانخواز بن بۆ کوفر نەکەر کافر، ئەم کەسە ڕقی لێیان نابێتەوە، دایک و باوکەتی لەگەڵیان ئەفامێ، بە ئەندازی دایک و باوکەتی خۆشی ئەون، بەڵام ڕقی لە صفەتی کوفریان ئەبێتەوە. واتە ئیسلام لەکوێ ئەتەکیەتی دەست پێ کردووە، لەکوێوە تەسەڕوفاتی دەست پێ لە دڵەوە. ئەبێ ئینسانی موسڵمان بزانێت دڵەکەی چ دڵێک. سوبحان الله لە بینی هەموو فکرەکانە کە ئینسانی موسڵمان سیرکە، ئاینی پیرۆزی ئیسلام و ئەهلی سنەت باشترین دڵیان هەیە. سیرەکەی لە مەسیحیەتە یەک کۆمەڵ پێغەمبەر هەن قبول ناکرێن، لە یەهودیەتە کۆمەڵی پێغەمبەر قبول ناکرێن. ئاینی پیرۆزی ئیسلام دڵی کردوێتەوە ڕقی بەرامبەر بە هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران نییە عەلەیهی السەڵات وەسەلام، بەڵکو بەشێکە لە عەقیدەی ئیسلامی ئەگەر پێغەمبەرانت هەموو ئەوەی کە ناوی واریدە لە قورئانە ئەوەی وارد نیە هەر هەمویان خۆش بوون. سەبارەت بە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەهلی سنەت ڕقیان لە یەک سەحابە نابێتەوە، هەموو سەحابەیان خۆش ئەوێ. ئەهلی سنەت تەنانەت ئەوانەی مخالفینی ئەمانن لە مەزاهیبە بە هیچ شێوازە ڕقیان لیان نابێتەوە. واتە دڵیان دڵێکە لەو پەڕی لەباقەت و جوانیە
دڵێکی ڕازاوەیە بە خۆشەویستی تەنانەت ئەهلی ذیممە کاتێک کە لەگەڵ مسلمانانە ژیانیان بەسەر ئەبرد زۆر مرتاح بوون کە لەژێر دەستی مسلمانان نابن نەک لەژێر دەستی هاودینەکانی خۆیان چونکە هاودینەکانی خۆیان زوڵمیان لێ ئەکردن مسلمانان بە هیچ شێوازە زوڵمیان لێ نەئەکردن قسەی کەسی مسلمان زۆر گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر گرنگی درراوە بە قسەی کەسی مسلمان چۆن بێ قسەی کە ئەگاتە کەسێک یەکسەر دەسەکا بە قسەکردن نەخێر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی فليبدأ أحدكم بالسلام قبل الكلام هر يشك لإيوة فليبدأ أحدكم بالسلام قبل الكلام بيش أوي قصبك بصلاوبك واتا سلام يك من جار بوتا دسبيكي كردنوا لسرداني كردني مالي خلقه إسلام بوي دياري كردوين كتقبدين لدرجة استئذان ورقرين أقر ريان دين إنجاب تنجورة ويكسر خوما نكن بمال أمانة هموي لباقتي كسي مسلمانة لقصيا للدڵية لە هەموو تەسەڕوفاتەکانیە ئەبێ ئەو پەڕی ئەتیکێتی بەکارهێنا بێ کەسی مسلمان بۆیە ئەگەر کەسێکی مسلمان لە ناو غێرە مسلمانە هەرزوو لە دوورەوە دەرنەکەوت ئەبێ لە ئیمانی خۆی بترسێ ئەبێ هەموو ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی ئیسلام دەرکەوتێ ئیبن حەزم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مقدمەی محەلایە قسەیەکی هەیە طبعا ئیبن حەزم کەوتۆتە بەشی ئەوروپا لە ئەندەلوس ژیانی بەسەر بردووە باسی زمانی خۆیەکە ئەڵێ ئەگەر کەسێک زۆر مرتب وایە زۆر بە تەرتیب وایە لە هەڵس و کەوتیە لە جلوبەرگ و پۆشاکیە لە هەڵسان و دانیشتنیە لە قسەکردنیە ئەڵێ لە ناو ئەوروپایە لەو زەمانە پیانەوت ئەم کەسە شەرقیە حتمەن مسلمانە ئەم کەسە مسلمانە بۆیە ئەوە ئەتیکێتێکی بەرزی هەیە ئەخلاقیاتی زۆر بەرزە بۆیە بازرگانە مسلمانەکان سبحان الله کە ئەچوونە هەر شوێنێک فەتحی شوێنەکەیان ئەکرد پێش ئەوەی جێشی مسلمانانی بگاتێ چونکە ئەوەندە ڕەوشتیان بەرز بوو لە بازار و تیجارەت و بازرگانیە بچووکترین خیانەتیان نەئەکرد عەدالەتی خۆیان بەرپا ئەکرد خەڵک لەسەر دەستیان پەیتا مسلمانە بوو کەسی ئیماندار لە مەسائلی جلوبەرگ و پۆشاکیە ئەبێ زۆر جوان و ڕازاوە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ المؤمن كالشامة بين الناس چۆن خاڵێک لەسەر ڕوومەتێکی سپی یەکسەر دەرئەکەوێ ئینسانی ئیماندار ئەوە لە ناو خەڵکا دەرەکە چۆن ئەم مێزەرە سپی ئەگەر خاڵێکی ڕەشی پێوە بێ لە دوورەوە دەرئەکەوێ و چاوس یەکسەر طبعا طبیعەتی ئینسان ئاوایە پەڕەیەکی سپی بێنە خاڵێکی ڕەشی لێبە لە هەموو پەڕەسپێکا و خاڵە ڕەشەکە ئەبینی ئەفەرمێ المؤمن كالشامة بين الناس وەکو خاڵ ئاوهایە ئینسانی ئیماندار هەل لە دوورەوە دەرئەکەوێ جلو بەرگ و پۆشاکی جلەکانی لە ئاستێکی زۆر بەرزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو شتانەی کەوا پێی ئەناسرایەوە لە ناو هاوڵانە تەنانەت زیاتر دەرەکەوت جلو بەرگ و پۆشاکەکەی بوو کە زۆر مرتب ئێمە ناڵێن هەموو جلەکان لۆک و تازە بێ بەڵام جلەکان زۆر تەرتیبێکی جوان کرابێ حتا لە ڕەنگە کەسی مسلمان طبیعەتی وەها نییە ڕەنگی دژوار بە یەکتر لەبەر بکە ڕەنگانێک لەبەر ئەکا کە لەگەڵ عمریە لەگەڵ کەسایەتی ئەوە بگونجێ و تەرتیبی جلو بەرگ و پۆشاکی تەرتیبێکی زۆر مرتبە نابێ کەسی مسلمان شپرز بێ تەرتیبی جل تەرتیبی عەقڵە ئەگەر کەسێک تەرتیبی عەقڵی تەواو بێت تەرتیبی جلەکانی تەواو ئەبێ بۆیە بەڕاستی ئینسانی ئیماندار ئەبێ لەو پەڕی لە باقەتی جلوبەرگ و جوانیا بێ ئەوان نییە بەو شێوازە مەسەن کەسی مسلمان شپرز بێ زەمنێک فکرێکی تەسەوفی زۆر خەتەر ڕووی کردە ئومەی ئیسلامی کە پیان وا بوو جلی زۆر شپرز و دڕا و ئەوانە لەبەر کرێ ئەوە نیشانەی زوهدە زوهد ئەوە نییە جوانترین جلێ لەبەرا بێت دڵ زاهیدە یا زاهید نییە دڵ حسابە زاهید بێ یا زاهید نەبێت دڵ حسابە وارع بێ یا وارع نەبێ ئەسڵی فکری تەسەوف باسی دڵ نەک باسی پۆشاک و دەرەوەی ئینسان بۆیە ئینسانی ئیماندار ئەبێت جلوبەرگ و پۆشاکی زۆر مرتبێ بەتایبەت لە مزگەوتە کە ڕەب العالەمین بەنەس ئەمری پێکردوین یا بەنی ئادەم خذوا زینەتەکم عند كل مسجد لەناو هەموو مزگەوتێک لە ماڵەکانی خۆیە جلوبەرگ و پۆشاوەکە کەت زینەتی خۆت ڕازاوەی خۆت ڕاگیر کردبێ ئەمە صفەتی ئینسانی مسلمان و لەباقەت و جوانی ئینسانی مسلمانە ناکرێ بە شپرزی تەنها ئینسانی مسلمان لە کاتی کاروبار و ئەوەی خۆیە جلوبەرگی تایبەتی خۆی هەیە بۆ ئیش و کاروباری لە دوای ئەوە بە نمونێکی زۆر جوان ببیندێ جارێک سەردانی زانایەکم کرد تەقەمدا لە دەرگا بینیم کە لە حەوشەکە بوو ڕۆشت زۆر ئینتیزارم کرد هەتاوەکو هات کە هات بە جلوبەرگێکی زۆر مرتبی پۆشاکێکی جوانەوە پێشوازی لێ کردم
منیش دوایی ئەوە بەلامەوە زۆر سیر بوو چکە ئێمە زۆر تێکەڵ بووین وتی بەلاتەوە سیر نەبێ کە من بینیمی منیش تۆم بینی لە حەوشەکە بووم بەڵام من طبیعەتم ئاوایە استقبالی هیچ میوانێکم ناکەم بە شپرزی ئەو جلەی لەبەرما بوو جلی ئیشم بوو جلەکانم لا برد خۆم تەرتیب کرد اینجا استقبالی تۆم کرد کە بەڕاستی ئەمە دەستوری ئیسلامیە کە ئینسانی مسلمان لەو پەڕی لە باقەت و جلوبەرگی جوان و مرتب خۆی ماڵ و مناڵی تەواضع نواندن لەگەڵ یەکترا سوپاسکردنی یەکتر ئەمانە هەمووی لە ئاینی پیرۆزی ئیسلامە جوان هەن و هەمووتان بیستوتانە بۆیە دووبارەیان ناکەمەوە لە مەسەلەی قسەیە زەوقێکی زۆر جوان لە ئیسلامە هەیە کە لەگەڵ یەکترا قسە ئەکرێ بە نمونە دایک و باوک فەرز کراوە لەسەر ئێمە کە جوابیان بدەینەوە وەڵامیان بدەینەوە لە خزمەتیان نابین بچووکیان بکەین لە مەسائلی وەڵامدانەوەمانە بۆ ئەوان ئەبێ زۆر بە سەلیقەیەکی جوان وەڵامیان بینەوە بە شاشت لە دەموچاوە حەز بە ئازار نەکرێ علەما ئەفەرمون خۆی گەورە لە قورئانە فەرمێتی فەلا تەقل لەهما ئوف ولا تقل لهما أف لبرانبر أمانة أوفيا مكة ألان أم أوفا دليل بوشتي زور جورة يعني أجر أوفيا نكي نبي دموشاويش قرشكي ما دام أوفيكي زمان ناراحت بي أوفيكي دموشاويش ناراحتها نابي كرد بيت أبي أوبر اللي باقتي جوانتها بي لبرانبر دايكو باوكا و بزوقي إسلامي زور برزوا ببالله قربان جواب دانويان لخزمتيانا بإنسان هاتنە دەرەوە چوونە ژوورەوە شێوازی دەرگا پێوەدان هەموو ئەمانە ئادابی ئیسلامی لەسەرە ناکرێ ئەمە دەرگایەک تۆڵ قایم پێوە بدەین و بیکەینەوە ئەوە صفەتی ئینسانی موسڵمان نییە کەسی موسڵمان زۆر نەرم و هادیە عائیشە دایکی ئیمانداران بۆمان ئەگێڕێتەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الرفق لا يكون في شيء إلا زانه نەرمونیانی لە هیچ شتێکان نییە ئیلا وەزنداری ئەکا قورسی ئەکا بە حورمەتی ئەکا کۆتا خاڵ لە خزمەتانە باسکەم بۆنی خۆشی موسڵمان کەسی موسڵمان ناکرێت بۆنی ناخۆش بە بەرامبەرەکانی بدا هەمیشە ئەبێ بۆنی زۆر خۆش پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێت لە دنیای ئێوەدا سێ شت لە لای من زۆر خۆشەویست کراوە یەکێک لەو سێ شتە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەکا بریتێ لە طیب و بۆنی خۆش لە ڕوایەتێکە هاتووە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێک قەرزار بوو لە عەتر کاتێککە عەتری کڕی پارێنەوە بە قەرز کڕی ئەوەندە گرنگی پێداوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ من عرض عليه ريحان فلا يرده ئەگەر کەسێک ڕێحانێکی پێشکەش کرا بۆنێکی خۆشی پێشکەش کرا عەترێکی پێشکەش کرا با ڕەدی نەکاتەوە فإنه خفيف المحمل بە ئاسانی هەڵ ئەگیرێ ئەم ڕێحانە بۆی طيب الرائحة و بۆنیشی زۆر خۆشە ئەتوانێ بۆنێکی خۆش بڵاوکاتەوە بەهۆی ڕێحانەکەەوە یەکێک لەو شتانەی کە ئینسانی ئیماندار پێی ئەبەخشرێ قەد ڕەدی ناکاتەوە دەستی هیچ کەسێک ڕەد ناکاتەوە لە مەسائلی عەترایە کە دەستی هیچ کەسێکی تیا ڕەد ناکرێتەوە بۆیە بەڕاستی ئێمەی ئیماندار کە مادام شوێن کەوتەی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم ئەم ئیسلامەی ئێمە ئەم ئیسلامە شیرینە لە دانشۆردنێکەوە بەرنامەی بۆ ئێمە داناوە تا کۆتاشت یعنی تۆ وەرە بیرکەرەوە لەم ئیسلامە عەظیمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خەو هەڵ ئەسا شتێک کە لە لای سەریە حازر بوو سیواکەکەی بوو دەمی پاگە کردەوە ئەفەرمێ کە چووی دەستنوێژە گرت دوای ئەوە دەسەکانە جوان شۆری پیسایەک ئەگەر بەدەستەوە هەبێ پێویستە بە ئیستینثار و ئیستینشاق هەیە ئیستینثار واتە هەڵمژینی ئاو بۆ ناوەوەی لووت و ئیستینشاق یعنی هێنانەوەی ئێستا دەرئەکەوێ کە لە سەتا هەفتای ڤایرۆسەکان بەم ئاو هەڵمژین و هێنانەوە لە لوتی ئینسان و کەپووی ئینسانە پاک ئەبێتەوە دەی ئێمە مەسەلەن خاوەنی ئیسلامێکی ئەمەندە عەظیم بین بەڕاستی لە هەموو بوارەکانە ئەبێ زۆر مرتب دەرکەوین و ئەو پەڕی ئیناقە و لیاقە و بە زمانی ئەمڕۆ ئەتەکێت و مۆڕاڵ لە کەسی موسڵمانە ئەبێ تەواجودی هەبێ لە بچووکترین قسەیەوە ناو دڵەکەی دەرەوەی کردەوەکانی هەمووی تەرتیب کردبێ خۆیان داوات لێ ئەکەین بناوي جوانت وصفتي برزت باسم عظمت دريا كان خير بسرمانا ولاكا خواجان لغناها كان من ببورة يا ربي پروردگار لغناه هدايك وباك من ببورة عاقبت من برخير يا رب العالمين خواجان داوات لي اكين بناوي جوانت وصفتي برزت باسم عظمت لغناهي خومان ودايك وباك من ببورة لغناهي براو خشكان من ببورة لغناهي خزم وكسكار من ببورة لغناهي دراوسي كان من ببورة خواهي داوال لي أكين بناوي جوانت وصفتي برزت باسم عظمت
يا أكرم الأكرمين خواهي جان بزي بسر أما جسمنا ببارنا يا ربي خواهي داواد لي أكين بناوي جوانت باسم عظمت يا أكرم الأكرمين خواهي جان هج كسمان قرفتي كي بوي شار سرك أو من بحال مال مالدارك أو من بمنال منالي في عطاك أو من بمنال منال كان صالحك أو من قرزار قزي سرشاني سوك پروردگارا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت خواهي جان أو من كم رزق رزق حلالي زيادك أو من نخوش شفاي بو بنير يا رب العالمين خواهي تو كريمي ودسي هيج كسي ردناكي تو دسي إيمش رجانا بو تو برزكريتو خواهي دسما رد مكروا دعا كان من قبولك يا رب العالمين خواهي دعا كان من ورقر يا أكرم الأكرمين خواهي جان بلطفي خود لقل منا بجولي روا ببزي خود لقل منا بجولي روا پروردگارا داوال لي أكين أم دعانا من قبولك ذكر أوراد من قبولك رجو كان من قبولك صلوات كان من بودي داري في غمري خواه صلى الله عليه وسلم لي ورقر تراويح كان من لقبولك خواهي داوال لي أكين بناوي جوانت وصفتي برزت باسم عظمت لم دنيا درمان مكب إيمان ونبي لم دنيا درمان مكب شايتمان ونبي بأمتي رسول الله حساب مانك بشوين كوتي وقبول مانك لجير سيبري آلاي أو حشر مانك پروردگارا داوال لي أكين بقوري خود خواهي جان أم دعانا من قبولك خواهي أم دعانا من قبولك يا ربي پروردگارا صلاوي أما جسي أما بقينا في غنبري خواه صلى الله عليه وسلم صلواتي خود بعددي مخلوقاتي خود بسريا ببارينا يا أكرم الأكرمين يا ربي خواهي جان داوال لي أكين بقوري خود دسي زليلي من بوتو برسكريوتو خواهي بحرمتي أو منالاني لقلمانان بحرمتي زماني برجوانان كالقلمانان بحرمتي الريشي سبي بيركان كالقلمانان پروردگارا دعا كان من قبولك خواهي جان دعا كان من قبولك خواهي جان دعا كان من قبولك يا ربي پروردگارا اما زمان من كل الدعاء داوال لي أكين بقوري خود خواهي جان هر شاكي پیغمبری خواه صلی الله علیه وسلم داوای لێ کردووی ئێمە داوات لێ ئەکەین هەرچ خراپەیە ئەو پەنای پێگرتووی ئێمە پەنات پێ ئەگرین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من شيء وجبوري وخوالي من قبولك أشكس برسياري